سڵاتان لێبێ بەڕێزان مانگی مەولودی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمەش دەمانەوێت بەشێک لەو گەنجانەی کە بۆ شارەزابوون لە شوێنکەوتەی ڕێبازەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتوونەتە ئێرە وەریان گوتیم بزانین چۆن هەستی خۆیان بۆ خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەرەبڕن و چی سونەتێک لە ژیانی خۆیانە زۆر گرنگی پێدەن زۆر زەخیان کردوێتەوە تا چەند گرنگیشە ئێمە تەنها بە قسە خۆشەویستی بۆ ئەو پێغەمبەرە نازدارە دەرنەپڕین بەڵکو بتوانین سونەتەکانی لە خۆمانە جێبەجێ بکەین چی بکەین تاوەکو ئەم پەیامە پیرۆزەی پێغەمبەری خوا بە زۆرترین شوێن و بە زۆرترین کەس بگەێنین لەگەڵمانە بن من ڕای بەشێک لەو گەنجانە وەرەگرم ئەوەش بینەی بەرنامەکە بن. خۆشەویستی ڕاستەقینە بۆ پێغەمبەری خوا هەڵگرتنی شوێن پێڵگرتنی سونەتەکانێت کۆمەڵێک لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری پەروەردگارابن یەکە لەو کۆمەڵە گەنجانێکن کە تەمەنی گەنجیان لە عیبادەت خۆی گەورەیە جێبەجێ کردووە. يا رب صل عبدا على النبي أحمد وآله وصحبه وتابع لهديه. گەنجێکە لەژێر تاعاتی خۆی گەورەیە پەروەردەی کرد نشمای کردو ئەو کەسە زۆر خۆشەویستی لای خوا ئێمەش هەوڵی ئەوایە بەشکن لای خۆی گەورە خۆشەویست بین. اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد. خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەشێکی گەورەی یعنی پەیوەندی هەیە بە تەطبیقکردنی سنتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو ژیانی خۆی تەرخان کردووە بۆی ئەو پەیامە جوانە بە مرۆڤایەتی بگەێنێت. مامۆستا جەناب دووکو مامۆستایەکی ئاینی هەستی خۆشەویستی خۆت بۆ پێغەمبەری خوا چۆن دەرەبڕ؟ بەڵێ بەناوی خۆی گەورە هەڵبەتە دەربڕینی خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێکە لە واجبانەی کە ئەرک و پێویستیە لەسەر شانی هەموو مسلمانێک واتە هەر کەسێک دان بە یەکتاپەرستی خۆی گەورە و پێغەمبەراتی پێغەمبەری خوا بینە صلی الله علیه و سلم یەکێ لە واجباتەکانی مقتەضای داخوازی محەممەد ڕەسوول الله ئەوەیە کە تۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو کەس زیاتر خۆش بووە لە دایک لە باوک لە دۆست و خۆشەویستان لە برادەر لە منداڵ لە هەموو کەسە زیاتر وەکو ئیمامی عومەر فەرمووی پێغەمبەری خوا من لە تۆم لە هەموو کەس زیاتر خۆشەوێت تەنها لە خۆم نا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی نا عومەر هەتا منت لە دایک و باوک و هەموو کەس زیاتر خۆش نەوێ ئیمانت کامڵ نییە. دواتر ئیمامی عومەر فەرمووی ئەی پێغەمبەری خوا دەوڵای ئێستا تۆم لە هەموو کەس زیاتر خۆشەوێ فەرمووی ئێستا ئیمانەکەت تەواوە وەیە ربط بإيمانه في خوا فرمي لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من ولده ووالده والناس أجمعين. إيماني هيش مسلمان كامل ودام زراو نابي تا پێغەمبەری خوای لە هەموو کەسێک خۆشتر نەوە لە منداڵەکەی لە دایک و باوکی و لە هەموو خەڵک زیاتر. خۆشەویستی ڕاستەقینە بۆ پێغەمبەری خوا ئایا ئەوەیە کە شیرینی دابەش بکەین یاخود بەڕاستی شوێنکەوتەی سونەتەکانی بن بەو ڕێگەیانە بڕین کە ئەو بێداری. هەڵبەتە من گومانم وایە ئەو کەسانیش کە شیرینی ئەبەخشنەوە هەر دواتر لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو کاراکەن بەڵام خۆشەویستی ڕاستەقینە بۆ پێغەمبەری خوا هەڵگرتنی شوێن پێڵگرتنی سونەتەکانێتی جێبەجێکردنی سونەتەکانێتی گوێڕایەڵیکردنی فەرمانەکانێتی وە خۆ دوورکەوتنەوە دوورخستنەوەی لەو شتانەی کە قەدەغەی لێکراوە قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئەگەرتانی خوا خۆشتانی بێ بە شوێنکەوتنی ڕێبازەکەی خۆشەویستی خوای پەروەردگار بەدەستێنێت. من ئەبینم لە یەکێک لە دەرسەکانی جەنابدا و هەمووای کە لێرێ هەمویان گەنجن ئەمە تا چەند جێگەی دڵخۆشی ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کوردستانەوە گەنجان وردە بەرە و پەیامەکەی دێن. وەڵای من ئەڵێم ئەبێ بە میلەتێکی مسلمانی وەکو میلەتی کورد بە عەمەلی بیسەلمێنێ کە پێغەمبەری خوای خۆشەویست صلی الله علیه و سلم یەکێ لەو هەنگاوانە سوپاس بخوا بینی ئەو هەموو گەنجە جوانە ماشەڵڵا هاتوون بەو بەیانیە زووە دەرسی فقی ئیسلامی ئەخوێنن ئاکار و ڕۆژتی پێغەمبەری خوا هەڵسوکەوتەکانی چۆن پێغەمبەری خوا مامەڵەی کردووە چۆن نوێژی کردووە چۆن دەستنوێژی شۆردووە ئەو ئاکار و ئادا و ڕێنمانیان فێرەکەین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کردوێتی ئەمە یەکێکە لە دەلالەتەکانی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناو میلەتی کوردە هەڵبەتە لە دەیان شوێنی تر و لە دەیان شاری تر هەیە قورئانە خوێنێ هەیە تەفسیرە خوێنێ هەیە فەرمایشتەکانی خوێنێ هەیە فقی ئیسلامی خوێنێ کە ئەمە هەمووی دواتر ئەچێتە خانەی شوێن پێهەڵگرتن و جێبەجێکردنی فەرمانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. سەرتاک تەمەنی گەنجی تەمەنێکی زۆر تایبەتە کە خوای گەورە بەخشیوەتی بە مرۆڤەکان چکار تەمەنی گەنجی تەمەنی قووەتە تەمەنی توانایەکی خواییە کە خوای پەروەردگار بەخشیوەتی بە ئێمە بۆ ئەوەی ئەو توانایی کە لە جەسەمانایە جێبەجێکەین. جا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ مەزاکڕەوە پێغەمبەرە فەرمێ
کۆمەڵێک لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری پەروەردگارا بن کە لەو کۆمەڵە گەنجانێکن کە تەمەنی گەنجیان لە عیبادەتی خۆی گەورەیە جێبەجێ کردووە جا گەنجانێک تەمەنیان لە عیبادەتکردنی پەروەردگارە جێبەجێکەن هەڵبەتە بەشێکی زۆری ڕێژەی عیبادەتەکان خۆشەویستی سەرورە صلی الله عليه وسلم چونکە خۆی فەرمێت ئەبێ کەسێکتان ئیمانتان نییە تامتان لە دایک و لە باوکتان لە خۆتان زیاتر خۆشتر نوێ ئەبینین لە کوردستانە جۆرێک وەکو کولتوری لێ هاتووە لە مانگی مەولودی لە دایکنی پێغەمبەر سەلەم هەرێکی و بە جۆرێک خۆشەویستەکەیدا دەڕێن هەیە بە شیرین بەخشین و هەیە بە خێرکردن ئایا تا چەند گرنگە خۆشەویستی پێغەمبەر سەلەم تەنها ئەوانە نەبێت بەڕاستی شوێنکەوتەی سونەت و ڕێبازەکەی خۆی گرنگە لە بەهۆی دڵخۆشیمانەوە بۆ مەولود پێغەمبەر سەلەم شیرینی بەخشینەوە مەولودی ئەکەین دعوەتەکەین دڵخۆشی خۆمان دەڕێین لە هەمووی گرنگتر لە هەمووی باشتر لە هەموو چاکتر تطبیقکردنی وتەکانێتی جێبەجێکردنی ئاکارەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ نمونە ئێمە وەکو تطبیقکردنی ئاکارەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتین خولێکی شەرعیمان کردوتە لە نوری حکمە خولی صلاح الدین کە ئێستا نزیکی 70-80 تەلەبێ هەیە مامۆستایانی بەڕێز هاتون دەرسەکەمان بۆڵێنەوە بۆچی بۆمان نەڵێنەوە خۆ بۆ خۆشی بۆمان ناڵێنەوە لەبەرەوەی ئێمەمانێژ شوێنکەوتی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم شوێنکەوتی ئەو دینە بین کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ئێمە گەیاندووە کاتە لە کۆتایی با سڵاواتێکی لێ اللهم صل وسلم على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وەکو گەنجێک خۆشەویستی خۆم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێویستە پەیوەستی ڕێبازەکەی بین هەم لە ئاکارە هەم لە هەڵسوکەوتیا چی کردووە بە دوای دیبارەکەینەوە چونکە خۆی پەروەردگارە فەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئەگەر ئێوە ئیطاعیم بکەن و ئیطاعی ڕەسوولەکەی من بکەن ئەو من يحببكم الله ئێوەم خۆش وێ خۆی گەورە فەرمێ أطيعوا الله وأطيعوا الرسول ئیطاعی من بکەن و ئیطاعی پێغەمبەرەکەش بکەن بۆی پێویستە هەم لە ئاکارە لە ڕەوشتە لە عیبادەتە لە سلوکە لەگەڵ کەس و کارە لەگەڵ چواردەورمانە لە هەموو شتێک وەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شاکار ئێستا دەبینی لەم دەرسێکە لێرەیە هەموو ئەمانە ئێرە گەنجن ئەمە تا چەند جێگەی دڵخۆشیە کە بینین ڕێبازەکەی پێغەمبەری خوا گەنجان ئەو شازە سەر تێکەڵی دەبن وەڵای هەتا بڵێ زۆر دڵخۆشکەرە سوپاس بخوا ئەم هەموو گەنجان ڕووکرد لە دینی خۆی پەروەردگار و ڕووکردە خۆشەویستی خوای گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە ئەفەرمێ حەو کەس لە ژێر سێبەر ئەرشی منە لە قیامەتە یەکێک لەوانە الشاب نشأ في عبادة الله گەنجێکە لە ژێر تاعاتی خوای گەورەیە پەروەردەی کردووی نەشنمای کردبێ ئەو کەسە زۆر خۆشەویستی لای خوا ئێمەش هەوڵی ئەوایە و بەشکن لای خوای گەورە خۆشەویست بێ ئینشاءالله لە ژیانی خۆت هەوڵداوە چ سونەتێک زیاتر گرنگی پێ بدەیت لە سونەتەکانی پێغەمبەری خوا وڵای ڕاستی هەموو سونەتەکانی پێویستن و زۆر خۆشەویستن کە ئێمە تەطبیقکەین لە ژیانی خۆمانە ینی شتێ نییە بڵێم تایبەت بێ ئەمە هەر ئەمە بکەم وەکو موسڵمانێک پێویستە هەموو بکرێ ینی بە تایبەتی سیواکردن و شەونێشکردن و ڕێژێشتنەوە و هەڵس و کەوت و لەگەڵ چواردەورا و بەڕۆژبوونی دووشەمان و پێشەمان و زۆر شتی تر وڵات سەرەتا سەڵاوات بەقەدر هەموو دروستراوەکانی خوا لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە باشترین مەخلوق و بەڕێزترین مەخلوقەتە خوای پەروەردگار خەڵقی کردو و دروستی کردو و باشترین پێغەمبەری شەرەنا هەموو پێغەمبەرەکانە لە مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێ ئێمە سنەتەکانی ڕەسوول الله صلی الله علیه و سلم بەوە دڵخۆش ئەبین کەوا سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە خۆمانە لە ماڵ و منداڵمانە لە عایلەمانە لە کۆمەڵگامانە لە زانکۆ و مەحەد و پەیمانگاکانمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سمبولی گەنجەکانمان بێ ئەمە بێ ناوی بنین ڕۆژی لەدایکبوون و مانگی مەولودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەنجانەی لەم دەرسەیە ئەمە جێگەی دڵخۆشیە کە لە گورسانە گەنج وردە دەگەڕێتەوە بەسەر پەیامەکەی وڵی گەنجان لەخوا بەزیابێ بۆنی ئەم سنتەرە ئیسلام و ڕێکخراوە ئیسلامیان و سپاس بەخوای پەروەردگار گەنجێکی زۆر الحەمدە ئێستا لە هیدایەت و ڕێگەی سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرنامە و مەنهەجەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ بە یاسا و دەستور بۆمان الحەمدولله دشمانەیە لە سۆشیال میدیاوە خەریکی بڵاوکردنەوەی پەیام ئەوش شتێکی چاکە ئەوش ئێستا بۆ بە واقعێک لە هەموو جیهانە کە سۆشیال میدیا بۆ بە شتێک بۆ هۆکاری داعوا چەندێک بۆ لایەنی خراپی و لایەنی گەنج لە دەرکردن بەکارهێنرێ بەڕاستیش کۆمەڵێک گەنج کۆمەڵێک کەسی چاک و بانخوازیشمانەیە لە ڕێگەی ئەم میدیاکاریانی و لە ڕێگەی فەیسبوک و تویتەر و یوتیوب و ئەم جۆرانەوە یعنی بەڕاستی دەعوەی پێکرێ بەڕاستی خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تێدا پەخش ئەکرێ بۆ هەموو گەنجانمان جەناب لە ژیانی خۆت وەکو موسڵمانێک چ سونەتێک پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر زەخ کردوتەوە لە ژیانی ئەخلاق و ڕەوشت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئەخلاق و ڕەوشتی زۆرترین داعوەی کردووە
لەم دوو سێ ڕۆژە شتێکم بینی کە پێغەمبەری خواستم لە ماوەی 13 ساڵی داوایە یعنی ئەفەرمون زانن زۆر خەڵکێکی زۆر کەم شوێنی کەوتووە بەس ئیشی داوایەکی چۆن بە ئەخلاق و ڕەوشت زۆر نمونە هەیە لەسەر ئەخلاق و ڕەوشت بەکردار لە ژیانی تی بەکردار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەخلاق و ڕەوشت لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئینما ئوتەمیم پێغەمبەری خوا فەرمێ من هاتووم ئەخلاق جوانەکان پەسەندیدەکان تەواو بکەم خوا فەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆ لەسەر ئەخلاق و ڕەوشت و بەرزی تۆ ئێمە ناومان لە عەلە العلیین تۆ تۆمار کردو ناکرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەخلاق و ڕەوشتێکی ناپەسەندەی لێ بێ وەلە ئێمەیش کاگەڕم پێشکی باس کرد شعرێک شتەیە بۆ پێ سەلام ئەگەر بتوانیت پێشکەشمان کەس خزمەتتانام ئەوە شعرێکی شێخێکی عەرەبە منیش لەبەرم کردو لەسەر خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمێ زەوجاته 11 فيما رووه واشتهر خديجة فسودة عائشة فحفصة وزينب ورملة ميمونة صفية وهند أما التالية زوجته جويرية بنت خزيمة زينب وبنت جحش زينب وباسي أولاد كان بيغمبري خواه فرمي أولاده ف7 بناته 4 فزينب في الأول وأم كلثوم تلي رقية وبعدها فاطمة ختامها وباسي كركاني شكا أما الذكور إنهم فقاسم أولهم وعبد الله الطاهر مع إبراهيم أذكري يا رب صل عبدا على النبي أحمد وآله وصحبه وتابع لهديه ئێمەکو کۆمەڵی گەنج لەنووری حکمە کە خۆمان بە خزمەتکاری خێباسی پێغەمبەر صلی الله عليه وسلم زانین سەڵانە ئەم جۆرە خولاناکەینەوە بۆی هەم خۆمان پێ بگەین و هەم خەڵکیش پێ بگەین ئیتر الحەمدولله ساڵانە لەم خولی سەڵاح الدینەیە نزیکی 100 بە وەرەگیرێ ئەم خولە پێکاتەوە لە 3 قۆناغ کە قۆناغی یەکەم کۆمەڵی علومی شەرعیە خوێنیتایە دوای ئەوە کۆمەڵێک دەرسی پەروەردەیی و هونەری و تاربێژی و ئەوان ئاخوێنین قۆناغی سێمی قۆناغێکی کرداریە کە تایە فێری ئەوە بین چۆن پەروەردەی کەسانی لە خۆمان ناڵتر بکەین کەسانی ئەمەی کە من لێرە بینیم ئێوە هەمووتان گەنجن تاسە پێگەیشتون ئەمە تا چەند جێگە دڵخۆشیە ڕێبازەکە پێغەمبەری خوا شوێن کەوتەی گەنجی هەیە و ئێستا وردە وردە گەنجان دێنەوە بەرەو پایامەکەی پێغەمبەری خوا سپاس بەخوا لەم خولەیە هەر لە قوتابی زانکۆ پەیمانگاکان و قوتابخانەکان و ینی ئەنواع شوێنی تایە ینی الحەمدولله ئەمانە هەر یەکەوە ئەبێتە نمونەیەکی زۆر جوان بۆ دینەکە هەر لە شوێنی خۆی هەر لە زانکۆکە ینی هەموو لایەشایەتی بۆ ئەم کۆمەڵە گەنجادا کە هەر لە زانکۆ هەر لە بازاڕ و هەر لە هەموو شوێنێکە کە ئیشی تیاکەن و داوامی تیاکەن بوونەتە نمونەیەکی زۆر جوان بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لەناو سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو هەموو سونەتی کە بۆی بەجێهێشتوین هەر کەسێک لە ژیانی خۆیان گرنگی بە کۆمەڵێک سونەت دەدا و زۆر تاقیقاتەوە لە ژیانی خۆی تۆ وەکو خۆت لەناو کۆی سونەتەکانیان چ شتێکی زۆر گرنگی پێ بدەیت بۆ نمونە هەندێک لەوانە سیواکردنە هەندێکی زیاتر گرنگی بە ڕۆژووی دووشەمە و پێشەمان دەدا کە سونەتە هەندێکی با بڵێن نوێژی سونەت زۆر دەکە هەرێکیەوە بە جۆرێک جەنابەت خۆت لە ژیانی خۆت چ سونەتێکی زۆر گرنگی پێ بدەیت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویە کە باشترین کەس ئەو کەسەیە کە سوودی بۆ چواردەوەرەکەی هەیە ینی ئەو حەدیثە بووەتە شعاری زۆربەی گەنجانی ئەم شوێنانە الحەمدولله ینی لە هەر شوێنێک بن بە سوود بەخشترینی ئەو شوێنانن الحەمدولله ناو سۆشیال میدیا ئێستا بینین کە چۆن بەشێکی زۆر خەڵکی بەلا ڕێدا بردووە بەڵام لەگەڵەوەیشا کۆمەڵی گەنجمان هەیە لێەوە خەریکی داوە بانگواز تا چەند گرنگە گەنجانی خۆمان سۆشیال میدیاکانیان فەیسبووکیان ئینستاگرامیان تیکتۆکیان هەر شتێک کە سۆشیال میدیایە بکەنە با بڵێن شوێنێک بۆ بڵاوکردنەوەی پەیامەکانی پێغەمبەری ماشەڵڵا ینی بەستی ئەم گەنجانە کە لێرە بۆ نمونە ئەنواع گروپیان هەیە ئەنواع چالاکی دەرەوەیان هەیە هەر لە ناو سۆشیال میدیا و هەر لە یوتیوب و هەر لە ئینستاگرام و تەنها تیکتۆکیش کە بۆ ناسراوە کە کەسانی خراپی تایە بەڵام بەعکسەوە کۆمەڵە کەسی باشیشی تایە کە بە پێچەوانی ئەو کەسانی کە ئەو شتە سوودی لێوە بزەبت ینی خەڵکی تر بەکاری هەنێ بۆ ئەوەی کە بۆ هەندێ چۆن بڵێ مەرامی ناشرین و ئەوانە بەڵام ئەم کۆمەڵ گەنجانە لەو شوێنانەش هەوڵدەن پەیامی خۆیان بگەێنن اللهم صل على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين أي سيدي سرداري من أي محرمي أسراري من أي أحمدي مختاري من صلوات لسرت ياري من أي أحمدي مختاري من صلوات لسرت ياري من لفيزي يا خدايا بازنا قال تجي أمشايا كاس لعالمي جدايا باز لعلو إجاب هرداري من لعالمي جدايا باز لعلو
أي سيدي سرداري من أي بەڕێزانکوە بینن ئەو چەند گەنجەی کە لە مامۆستا کۆبوونەتەوە پرسیار دەربارەی ڕێباز و سونەت و پەیامەکانی پێغەمبەری خواکەن. ئەمە جێگەی دڵخۆشیە کە گەنجانی کوردی خۆمان، گەنجانی هەرێمی کوردستان و پارچەکانی تری کوردستان بەرە ئەو ڕێبازە پیرۆزەی پێغەمبەری خوا دێنەوە. ئێمە لەسەر ئەم بابەتە زیاتر ڕایە و گەنجانەوە وەرەگرین، بەڵام ناوبڕێک وەرەگرین و بەگەڕێنەوە لاچن. لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ بەڕێزان، من دەمێ ڕای بەشێک لەم گەنجانە لەسەر خۆشەویستی دەربڕین بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و زیندووکردنەوەی سونەت و پەیامەکانی پێغەمبەری خوا، ئەو شتانی کە ئەو داوای لێکردوین، ئەو ڕەفتار و خۆڕەوشتە جوانانی کە لە پێغەمبەری خوایە هەبووە، چۆن زیندوی بکەینەوە، چۆن بتوانین سۆشیال میدیا و ئەو شتانی کە ئێستا بەداخەوە لە هەرێمی کوردستان کاریگەری خراپی دانا، ئێمە بتوانین بەڕێگەیەکی باشتر بۆ بڵاوکردنەوەی ئەم پەیامانە بەکاربێنین. لەو گەنجانە برسم ئێوەش بینەری بەرنامەکەم. خۆشەویستی ڕاستەقینە بۆ پێغەمبەری خوا، هەڵگرتنی شوێن پێڵگرتنی سونەتەکانێت. کۆمەڵێک لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری پەروەردگارا بن. کە لەو کۆمەڵە گەنجانێکن کە تەمەنی گەنجیان لە عیبادەت خۆی گەورەیە جێبەجێ کردووە. يا رب صل عبدا على النبي أحمد وآله وصحبه وتابع لهديه. گەنجێکە لە ژێر تاعاتی خوای گەورەیە پەروەردەی کردوێنە شوێنمای کردبێ، ئەو کەسە زۆر خۆشەویستی لای خوا، ئێمەش هەوڵی ئەوایە و بەشکم لای خوای گەورە خۆشەویست بێن. اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد. خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەشێکی گەورەی یعنی پەیوەندی هەیە بە تەطبیقکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو ژیانی خۆی تەرخان کردووە وی ئەو پەیامە جوانە بە مرۆڤایەتی بگەێنێت. لە مانگی مەولودای، مانگی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، چۆن هەست و خۆشەویستی خۆت بۆ ئەو پێغەمبەرە نازارە بەرە؟ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان، وەکو دیارە هەموو ساڵێک لە وڵاتی ئێمەیە یاتی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بەرز ڕاگەێنرێت. بەو پێی ئێستا گەنجان وردە وردە خەریکن تێئەگەن لەوەی کە ڕێگەی ڕاست و با بڵێن هۆکارە ڕاستەکە ئەمەیە و هەمویان یعنی گرنگیان بە یادی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، بە یادکردنەوەی سونەتەکانی، بە جێبەجێکردنی ئەو شتانی کە ئەو دایناوە بۆ ئێمە بەیتر بە ڕۆژی سونەت بێ، بە سیواکردن بێ، یاخود بە ئاکار و ڕەفتارە جوانەکانی کەی بێت کە لە قورئان و سونەتا باس کراوە ئێمە جێبەجێ بکەین. تا چەند گرنگە ڕەوشتەکانی پێ صلی الله علیه و سلم گەنجانی خۆمان بیکەنە ڕێنیشاندەری خۆیان، یعنی هەڵسوکەوتی پێغەمبەرانە لەناو کۆمەڵگەیان. بەڵێ وەکو دیار بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێ بۆ لە گەورەترینی هەموو مرۆڤایەتی. هەت کەسێکیش ئەو ڕێباز و ئەو ڕێگای ئەو بگرێتە بەر حتمەن بە گەورە دەئەنرێ. بۆچی؟ چونکە ڕێبازی کەسێکی گرتوۆتە بەر کە لای خوای گەورە و لای هەموو کەسیش بەرز بووە. ئێمە بە جێبەجێکردنی سونەتەکانی، بە ڕێگەبەرتنی ئەو ڕێگایی کە ئەو بتوێتێ بەر، هەمیشە لە ئاستی سەرەوە بین و لە پلەی بەرزابینی لای خوای گەورە سەرەتا و هەروەها دوایەوە لای خەڵکی خۆشمان. تا چەند گرنگە ئێمە خۆشەویست تەنها بە قسە دەرنەبڕێت، بە سونەت بە کردار، ئەو شتانی کە بۆی بەجێشتیت بە کردار لە خۆمانە جێبەجێ بکەین، تەنها قسەکردن نەبێت بڵێ پێغەمبەری خوام خۆشەویستەوە. وەکو دیارە بۆ نمونە ڕۆژانی جومعە خەڵکانێکە بینیت هەر ڕاستەخۆ یەنە جومعە و هیچ شتێکی تیا بەسەر نییە، بەڵام خەڵکانێک شەبینی لە ماڵە بە جوانی خۆیان ئەشۆن جلێکی جوان و تەرتیب لەبەرەکەن و ڕاستەخۆ یەنە مزگەوتەوە و سونەتەکە جێبەجێ پێش خەڵکێکی زۆر زۆریان بۆ مزگەوت و پێشەوە قورئانی پیرۆزە خوێنن، دواتر ئەچن دەستنوێژێکی پاکەڵەگرنەوە دووبارەیەنەوە پێشەوە لە ڕێزەکانی پێشەوەی میزە جێبەجێکردنی سونەتەکانی بەو شێوازە، ینی ئەمە و شێوازەکانی کە توانی بڵێ ئەمە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێیەکەیت و ئەمە یەکێکە لە نمونەکان. چەندی نموناتی کە هەیە کە ئەتوانی تۆ لە ڕێەوە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێ بکەیت. ئەم گەنجانی کە لێرە دەبینی خەریکی خوێندنی ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، تا چەند جێگەی دڵخۆشیە لە کوردستانە ئێستا گەنجان بەرەو پەیامەکەی پێغەمبەری خوا دێن. بەڵێ وەکۆی بینین ئێستا گەنجان لە بارودۆخێکی باشانین بۆ پێی کە ئەم بارودۆخەی بۆ هەڵقوڵقاوە شتێکی
خراپی تیان کردوون یانی گەنجانێکی وا ببینیت کە ڕۆژانە کاتی خۆیان بەسەر برن لە پەیامی خوایە و لە جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەری خوایە ئەمە کارێکی زۆر گەورەیە و ینی ئەرکێکی زۆر ئەوەیە کە بڵێ لەسەر شانی هەمومانە قازانجلیەکەن هەم لە دنیا قازانجێکی وای لەکەن خەڵک بە بەرزیان ئەبینن و هەروەها لای خۆی گەورەش ئەجر و پاداشتێکی گەوریان هەیە اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد. یادێکی پیرۆزە ئەگەر بکاتە مای خێر و بڵاوبوونەوەی ئاشتی و وابتەبوونی برایەتی و پێکەوەبوونمان لەناو لە ڕووی مرۆڤایەتیەوە وەڵا خۆشویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەشێکی گەورەی یعنی پەیوەندی هەیە بە تەطبیقکردنی سنەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یعنی ئەخلاقیاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەک بە قسە بێ ادعاکردن ادعایەکی بنەما قسەکردن سلمێنەری و خۆشەویستیان جێبەجێکردنی سونەتەکان لە ژیانی ئێستا بەهۆی ئەوەی کە یادی مەولودە تقریبا دوو بەرە دروستە بێت بەرێک ئەڵەن نابێ مەولود کرێ بەرێک ئەڵەن ئەبێ بکرێ نەکردنەکە ئەوەیە کە خۆشەویستی پێغەمبەری خۆیان نەبێت و نەکردنەکەش مای ئەوەیە یعنی ئەکرێ بەڵێ ئەکرێەوەی کە مەولود بکە هیچ بنەمایەکی نەبێ هیچ ئەساسیاتێکی نەبێ بۆ خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئەوەشی کە نایکە ئەکرێ بنیاتێکی باشی هەبێ لە ڕووی دڵسۆزی و خۆشەویستیەوە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسەکان خۆیان بتوان بە کردار ئەو سونەتانەی جێبەجێ بەڵێ کاگاکار لەناو کۆمەڵگەی خۆمانە ئێستا تقریبا بۆتە جۆرێک لە کولتور لە مانگی مەولودا خەڵک شیرین دابەچەکە خێر و خێراتەکە ئەمانیش هەمووی باشن بەڵام تا چەند گرنگە لەگەڵ ئەمانەیشا هەندێک لە سونەتەکانی زیندوو بکەینەوە لە خۆمانە ئەم مانگە بکەینە دەرفەت بۆی هەندێک لەو سونەتانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناو خۆمانە زیندوو بەڵا بەتاکیدەوە زۆر گرنگە و خۆی ئەسڵی مۆزوعەکەش ئەوەیە و مۆزوعێکی تریش کە زۆر لەوە گرنگتر ئەم سونەتانە بۆچی و خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆچی ئەنی خۆر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبەر خۆی نەبووە شەخسیەن یعنی ئێمە ڕاکێشە بۆ لای خۆی پەیامێکی لا بۆ خۆی تەعالا پێغەمبەری خۆی داناوە وەکو مرۆڤێک کە لە خۆمانە لەقەد جاءکم ڕەسوول من ئەنفوسیکم لە خۆمانە پێغەمبەرێک کە بتوانین سوودی لێ ببینین بۆچی بۆی کە خوا بناسین ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پەیامێکی پێ ئەم خۆشەویستیەمان بۆ ئەو ئەم پەیامات توانین لی وەرگرین بە ئاسانی بەس کە خۆشەویستەکەمان نەبووە یاخود تطبیقکردنی سونەتەکانیمان نەبوو دوورەکەینەوە لێ بەڵێ ینی ئەسڵی مۆزوعەکە ئەوەیە خواناسین و بەرەو خواچوونەکەیە و تطبیقکردنی سونەتەکان و خۆشەویستیەکەش ئاسانکاریمان بۆکە نزیک بینەوە لێ و وەکو تەلەبە و مامۆسایەک ینی ئەمە تا لەگەڵ مامۆسایەکە پەیوەندیەکەمان باشتر بێ خۆشەویستیەکە باشتر بێت توانی ئەو مامۆسایە زیاتر شتێ فێرەکە تا پرسیارم تا چەند سۆشیال میدیا هاوکارە بۆی بتوانین پەیامەکانی پێغەمبەری خوا بڵاو بکەینەوە بگەینین بە خەڵکانی وڵا کاریگەری خۆی هەیە بەڵام ئەویش ئەبێ زۆر بە ئاگایانەوە هەنێک کەسێ لە سۆشیال میدیا هەوڵەیات کە سوود بگەینە بە خەڵکی ئەبێ خۆی پڕ بێت ینی خۆی ئیش بکە نەک لەگەڵ ڕێزم ینی هیچ بنەمایەکی نەبێ بەس ئیدعایەکی زاهیری بێت خۆی خەریک نەبێ بەڵێ ینی ئەوەنەی پێ بێ کە بتوانێ خۆی دوان هەکەوێت چکە عادەتی ئەو دەرکەوتن و ئەو ڕیکلامانە ینی ئینسان تەرکیزەکەوێتە سەر خەڵک سوودگەاندن بە خەڵک خۆی لەبیرەچێتەوە ئەبێ خۆی نمونەیەکی باش ئەگەر لە خۆیان جێبێت بەڵێ ئەبێ ئەو هاوسەنگیە ڕابگیرێکە ئەو کەمێک قورس بێ ئەو هاوسەنگی کە هەم بتوانی سوود بە خەڵک بگەێنی ئیتر لە ڕێی سۆشیال میدیا لە هەل یا لە هەر ڕێیەکی تەوەیە و بتوانی خۆشە لەبیر نەچێت چونکە ئینسان بەردەوام پێویستی بۆیە کە بەرەو پێش بڕوا قەت لە ئاسیەکان نییە بڵێ ئەمە ئەگەمە ئەو ئاسەیتە تاو ئەو جا مەلائیکای خوددا شەقیان کرسینەی بالهودا بەشی شەیتانیان کرد جودا کردیانە گوڵزاری من بەشی شەیتانیان کرد جودا کردیانە گوڵزاری من ئێمە وەکو چینی گەنج پێویستە ئەم یادە پیرۆزە لەیان نەکەین کە لە مانجی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرداری مرۆڤایەتی پێویستە ئەم مانگە ببێتە دەستپێکی گۆڕانکاری بۆ هەموو موسڵمانان بە تایبەتیش بۆ گەنج چونکە گەنج بڕێ پشتی میلەتە پێویستە گەنجانمان چۆنکە ئەم یادە پیرۆزیان کردوێتەوە پێویستە تەنها بە قسە نەبێت پێویستە بە عەمەلی
هەوڵدەن کردارەکان ئەخوالەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێ بکەن کە ئەمەش دەتوانرێت ئیسلاحێک چاکەکاری لە ناو کۆمەڵگادا بکرێت جا و سونەتانی پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم تەنها سوودەکەی بۆ خۆت نییە تۆ دەتوانیت سوود بە خەڵکیش بگەێنیت لەو ڕێگایەوە. باوەڕ ئێستا لە ناو ژیانی هەرێک مسلمانێکا وەرگری کۆمەڵی سونەت جێبەجێیەکە بەڵام ڕەنگە هەر یەکێک گرنگی بە یەکێک لە سونەتەکان زۆر زەخی کردوێتەوە لە ژیانی خۆت. تۆ بخۆت وەکو گەنجێک چ سونەتێکی زۆر لە ژیانی خۆت ئازاق کردوێتەوە زۆر گرنگی کردووە؟ پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم لەوانەیە لە سادەترین پەیامێک کە بە مسلمانانی گەیاندووە ئەویش ئەوەیە کە لە هەر خاڵێکە تۆ زانیاریت بۆن لە هەر جۆرە عیلمێکی دینیا هەیە تۆ ئەتوانی بگەینی بە براکەت ئەمە هەم سوودی بۆ دنیای خۆت هەیە هەم سوودی بۆ قیامەتیش هەیە. پێغەمبەرەکە لە پەیامەکانی کە بەرەک بۆی بەرەکەت بکەوێتە ناو زانیاریەکەت بتوانانی بە کەسانی دیکە جا پێغەمبەری خوددا صلی الله علیه وسلم وەکو مامۆستایەک وا بۆ مامۆستایشی درسۆزە بۆ ئێمە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ژیانی خۆی تەرخان کردووە وی ئەو پەیامە جوانە بە مرۆڤایەتی بگەێنێت. من پێم وایە کە دینیش بۆ هاتووەکە ئینسانەکان لە ژێریە بحەسێنەوە. پەیامی ئیسلام پەیامێکی جوانە ئیشەڵڵا هیوادارین لەسەر کۆمەڵێک جیاوازی لەم مانگە پیرۆزەدا کە کۆمەڵێک بە باشی نازانن و کۆمەڵێک تریش یادی ئەکەنەوە ئەم جیاوازیەمان کۆک بین لەسەر یعنی هەمومان یادی پێغەمبەری خوددا بکەین صلی الله علیه وسلم بتوانین دڵی نیارەکانمان خۆش نەکەین هەوڵ بدەین کە ئەم پەیامە بە جوانی بگەین. یەکسەر دڵی ئەو بێباوەڕانە یان ئەو کەسانی کە دژایەتی پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەکەن ئەم پەیامە بە شێوازێکی وها جوان بگەین کە ئێمە بتوانین ئیسلامەکەمان بەرەو پێشەوە بەرین ئەم مانگە بکەینە خاڵێکە هۆکار ببوو بەرەو پێشچوونە بۆچی ئێمە جیاوازی و تەفرەقە دروست بکەین کە هەمومان لەسەر یەک پەیامی ئەوش پەیامی تەوحید و لا ئیلاهە ئیلا الله. بینین لە ناو کۆمەڵی سنتەر کۆمەڵە لە مزگەوتەکان گەنجان بەرەو پەیامەکە پێغەمبەر صلی الله علیه وسلم دێنەوە دەرسەکەن شوێنی ڕێبازەکەیەکەوە سونەتەکانی جێبەجێەکەن ئەمە تا چەند جێگەی دڵخۆشیە کە لە کوردستان ئابینین گەنجان بەرەو پەیامەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە سەرتاسەری دنیایش لە وڵاتانە دەبینین خەڵک بەرەو ئیسلام دێن. سوپاس بۆ خوای پەروەردگار لە کوردستان و لە دەروی کوردستانیش کۆمەڵێک سەنتەر کراونەتەوە کە گرنگی دەدەن بە ئەو پەیامانێک کە ئەو عیلمانێک کە ئاینی ئیسلام گرنگی پێداوە و پێویستە گەنجانیشمان لە خەوی غەفڵەت یعنی خەبەریان ببێتەوە بە کۆمەڵێشتی لاوەکیەوە خۆیان تەرخان نەکات چونکە تەمەن ئەگەر ڕۆی ناگەڕێتەوە پێویستە ئینسانی مسلمان هەموو هەوڵێکی خۆی بدات بۆی بە دوای عیلمدا بکات. جا باشترین عیلمیش بریتێ لە عیلمی دینی ئەو عیلمێکە بۆ ناسینی خودای پەروەردگارە. جا ئەم سنتەرانە کە کراونەوە وەکو دەروازەیەک وایە بۆی کە تۆ بتوانانی بچیتە ناو عیلمەوە بچیتە ناو ئەو زانستانەوە کە ئاینی ئیسلام بە گرنگی زانێت. جا هەر یەکێک بۆی لەم زانستانە و هەر کەسێکیش بەپێی توانای خۆی دەتوانێت خزمەت بکات لەو بابەتەدا. خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم واتە شوێنکەوتنی سونەتەکانی. تەبەن ئێمە بە شوێنکەوتنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەتوانین خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەنێو دڵە زیاد بکەین و بە شوێنکەوتنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جگە لە فازەکان سونەتەکان ئەو کاتە پلە و زیاتر لە لای خۆی پەروەردگار بەرز دەبێتەوە بۆ چونکە تۆ شوێنکەوتنی سونەتەکانی پێغەمبەری خوا کەوتی صلی الله علیه وسلم و بە ئەنجامدانی سونەتەکان ئەو کاتە پلە و زیاتر بەرز دەبێتەوە لای خۆی پەروەردگار. ناو کۆمەڵگەی خۆمان جۆرە کولتوری لێهاتووە کە لە مانگی مەولودا زۆر خەڵک خۆشی دەرەبڕێ وەکو شیرینی بەخشینەوە وەکو خێرکردن وەکو قوربانیکردن ئەمانە هەر یەکیان لەبەر خاتری خۆشەویستی ئەوە. بەڵام تا چەند گرنگە خۆشەویستیەکە تەنها ئەمانە نەبێ زیندووکردنەوەی ئەو ڕێباز و ئەو سونەتانە بێت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیسەکانیان بۆی باس کرد. کۆمەڵێک کەس هەن کە مای دڵخۆشیەکە لە مانگی مەولودا هەڵەستن بە یادکردنەوەی ئەم مانگە و بە خۆشویستنی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیاتر بێت لە دڵیانە بەڵام بەداخەوە ئەمە تەنها بۆ ئەم مانگەیە یان زەمانگەکەی تر ئیتر شتەکە ئاسایی بێت و تەبیعی بێتەوە. ئێمە ئەبێ هەوڵ بین لە مانگی مەولووە کۆمەڵی سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خۆمانە تەطبیق بکەین ئەگەر هەر شەخسێک و هەر سونەتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جێبەجێکە ئەو کاتە ئەبێ بە وڵاتێکی پێغەمبەر ئاسا هەمووی شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبێ وەک ئەو کاتی کە هەر کەسێکی دەرەوەی شاری مەدینە کە بچواتە ناو شاری مەدینە هەستێکرد پێغەمبەرستانێکە بۆچی چونکە هەر هەمویان شوێنکەوتنی سونەتەکانی پێغەمبەری خوا بوون صلی الله علیه وسلم. کوردستانی خۆمانە ئێستا بینین گەنجان تەواوی سەراسەری دنیایش
خەڵک بەرەو دینی ئیسلام دێنەوە بەرەو ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دێنەوە ئەمە تا چەند دڵخۆشیە کوردستانی خۆمان بەشێکە لەوە و بەشێک لە گەنجانە دینین ینی دێنەوە بەرەو پەیامەکەی پێغەمبەر خۆی سواز بۆخوا لە وڵاتانی ئەیمانی بەعام ڕێژی مسلمانان ڕوو لە زیادبوونە وەڵە وڵاتی خۆمان ئێستا دەستێکی ناحەز دەستێکی ئەلمانی ئەوێت ئەو مسلمانێتی و ئەو شیرازی کۆمەڵگای کوردەواریە کە لەسەر بنەمای ئیسلام دامەزەوە بەعام ئەوێت تێکی بات ئەویش بە کۆمەڵێ شتی نەشیاو کە کۆمەڵی ئەفعالی نەشیاو کە دوورە لە دین و خوای گەورە حرامی کردووە ئەوێ بێنێتە ناو کۆمەڵگای کوردەواری و شیرازی کۆمەڵگەی کوردەواری تێک بدات ئێمە هەوڵ بین هەر کەسێکمان کە سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێکەین ئەو کاتە پتەوتر دەست بە دینی خوای پەروەردگارەوە گرین بەرزترین خۆڕەوشتی جوان ئەو ڕەوشتانی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم کە خوای گەورەش بە ئاەتی پیرۆز باسی کردووە وئینەکە لەعەلا خولوق عەظیم ئەو بەرزترین و ئاکار و باڵێن بەرزترین ڕەوشت و ئاکارەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ژیانی خۆیان جێبەجێ کردووە ئێمەش وەکو موسڵمان بە بتوانین ئەگەر هەمووشی نەبێ بەشێک لە ئەو ڕەوشتانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە خۆیان جێبەجێ کردبوو لە کاتی خۆیان بۆ چواردەورەکەی سوود بەخش بوو بتوانین ئەمە بکەین تا ببینە نمونەیەک بۆ بڵاوکردنەوەی ئەو پەیامە پیرۆزانەی پێغەمبەری خوا چونکە هەرچەند قسە بکەین هەرچی قسە بکەین ناوێتە کردارێک کە بەڕاستی سوود بە چواردەورەکەمان بگەین وای لێرەوە ئەم مانگە پیرۆزە لە هەموو لایە پیرۆزەکەین ئینشەڵا خوای گەورە بکاتە مای خێر و خۆشی بۆ کوردستانی خۆمان و سەرجەم وڵاتانی مسلمانی دنیا و بتوانین پەیامەکەشی بە باشترین شێوە بە جوانترین شێوە بگەین ئەو خەڵکانەی دیکە کە هێشتا لە پەیامەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم شارەزانە بوون لە کۆتاییە بە سەڵاوەتێک کۆتایی بۆ بەرنامەکەمان هێنین اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم